ناتۆ تووشی دۆخێکی سەخت دەبێت و ترامپ هەڕەشەی سزادانی بەشێک لە وڵاتان دەکات. ناکۆکی پارتی و یەکێتی لەسەر پێکهێنانی حکوومەت بەردەوامە و پارتی هەڕەشەی دووبارەکردنەوەی هەڵبژاردن دەکات. پەرلەمانتارێکی عێراق بەهانای بایکۆتە بێکاریگەرەکەی پارتی لە بەغدا دێت. باگوێرەی راپۆرتێکی پێگەی پۆلیتیکۆ ئیدارەی دۆناڵد ترامپ هەوڵ دەدا لیستێک بەناوی وڵاتە سەرپێچکار و پابەندەکان لەناو هاوپەیمانی ناتۆدا پێک بهێنێت. ئەمەش وەک کاردانەوەیەک بەرامبەر ئەو وڵاتانەی کە لە جەنگی دژی ئێراندا پشتیوانی ئەمریکایان نەکردووە. ئەم پلانە کە لەلایەن بەرپرسانی کۆشکی سپیەوە ئامادە کراوە، وڵاتانی ناتۆ بە گوێرەی یاستی بەشداریکردنیان لە ئاجێنداکانی ئەمریکا پۆڵێن دەکات. ئامانجی سەرەکی ترامپ ئەوەیە کە سزای ئەو هاوپەیمانانە بدات کە پابەندی داواکاریەکانی نەبوون، بە تایبەت سەبارەت بەکردنەوەی گەروی هورمز یان پێدانی مۆڵەتی بەکارهێنانی بنکە سەربازیەکانیان. هاوکات وەزیری بەرگری ئەمریکا پێشتر باسی لە چەمکی هاوپەیمانی نمونەیی کردبوو کە وڵاتانە دەگرێتەوە کە خەرجی بەرگریان بۆ 5% بەرهەمی ناوخۆی بەرز کردوتەوە. سەرڕای تێپەڕبوونی ساڵێک و 6 مانگ بەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان، بەڵام بەهۆی ناکۆکیەکانی یەکێتی و پارتی تاوەکو ئێستا حکوومەتی ئێرێم پێک نهاتووە. یەکێتی داوای 50/50 دەکات و پارتیش هەڕەشەی دووبارەکردنەوەی هەڵبژاردن دەکات. ئەحمەد کانی ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی ڕایگەیاند پارتی وەک براوەی یەکەمی هەڵبژاردن بە 39 کورسی هەموو دەستپێشخەریەکی کردووە. بەڵام داواکاریە زۆر و بێسنوورەکانی لایەنەکانی دیکە ڕێگر بوون لەوەی کابینەی نوێ ڕەنگی ژیان ببینێت. ئەم لێدوانەی پارتی لە کاتێکدایە شەقامی کوردی چاوەڕێی کۆتایی هێنانی ئەم چاوەڕوانیە درێژخایانە دەکات. بۆ ئەوەش ئەحمەد کانی جەختی کردەوە ئەگەر نەگەینە هیچ ئەنجامێک بۆ پێکهێنانی حکوومەت ڕەنگە هەڵبژاردننی پێشوەختە تاکە چارەسەری ئەم چەقبەستویە بێت. دوای هەفتەیەک لە بێدەنگی کوشندەی لایەنە کاریگەرەکانی عێراق بەرامبەر بایکۆتەکەی پارتی، کوتلەی ئیدراک کە تەنها خاوەنی یەک کورسیە لە پەرلەمانی عێراق بێدەنگیەکەی شکاند و داوای گەڕانەوەی ئەو پارتەی کرد بۆ پەرلەمان. ئەم هەنگاوە گومانی لای چاودێران دروست کردووە کە ئایا ئیدراک بە ئاماژەی خودی پارتیە و داوایی کردووە تا دەرچەیەک بۆ شکاندنی بایکۆتەکە بدۆزێتەوە یان دەستپێشخەریەکی خۆیانە. بێباکی لایەنەکان پارتی تووشی بێهیوایی کردووە چونکە بایکۆتەکەی هیچ شارێکی دروست نەکرد. پێشبینی دەکرێت پارتی لە کاتی گفتوگۆکانی پێکهێنانی حکوومەتدا بە پاساوی پاراستنی مافەکانی مرۆڤ بگەڕێتەوە بەغدا و کۆتایی بەو بایکۆتە بێکاریگەریە بهێنێت.